طبعا بدڵنیایی و ئێمە سەرەتا بە خێراتنی سەماحەتی سید عەمار حەکیم و ئەو وەفدە هاوڕێی کە لەگەڵی هاتووە بۆ شاری سلێمانیەکەین جەنابیان چ وەکو خۆیان چ وەکو مەجلیسی ئاعلا چ وەکو هەموو ئەو هاوپەیمانی نیشتیمانی کە هاتوون دلیلێکی وازەحە بۆ ئەو گرنگجیدانیان بە کەسایەتی و بە شخصێتی کاگنەوشیروان کە کاگنەوشیروان بەس تەنها لەسەر ئاستی کوردستانە وەکو سەرکردەیەک وەکو ڕابەرێکی بزوتنەوەی ڕزگاری خوازی نیشتیمانی کورد دەرنەکەوتەوە بەڵکو لەسەر ئاستی عێراقیشە کاگنەوشیروان چالاکی و ڕۆڵی گەورەی هەبووە چ بە درێژایی مێژووی خەبات و تێکۆشان لە دژی ڕژێمی پێشوو لەگەڵ بەشێکی زۆر لە هاوڕێ و هاوسەنگەرەکانی لەگەڵ بەشێک لەم لە هاوپەیمانی نیشتیمانی ئەمانە پێکەوە لە مێژوویەکی دوور و درێژیان هەیە لە خەبات بۆ ڕووخاندنی ڕژێمی پێشوو لە هاوکاتیش لە عینن کاتا لە دوای ڕووخاندنی ڕژێمی عێراقەوە کاگنەوشیروان بەشدار بووە لە نووسینەوەی دەستور بەشدار بووە لە پێکهێنانەوەی عێراق هاتنی ئەم وەفدە باڵایە و بە تایبەتی بە سەرۆکایەتی سید عەمار حەکیم ئەمە نیشانەیەکی گەورەیە بۆ پەرۆشی ئەوان بۆ کەسایەتیەکی وەکو کاگنەوشیروان کە هاتوون بەشداریەکەن و بە دڵنیایی و ئەم بەشداریە بەنسبەت ئێمە و گرنگیەکەی لەوایە کە وەکو جەنابیان فەرمیان چۆن بتوانین درێژە پێدەری هەمان ڕێگە و ڕێبازی کاگنەوشیروان بین چۆن بتوانین پەیوەندیەکانمان زیاتر تونگ و تۆڵ بکەین لەگەڵ هەموو هێز و لایەنە عێراقیەکان ئەوە جارێکی تر ئێمە بە خێراتنیان ئەکەین و سوپاس بۆ ئامادەبوونی ئێوەش.